بەڕێز وەزیری تەندروستی، بەڕێز سەرۆکی یەکێتی زانایان، بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤ، بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرە ناوخۆیی و دەوروبەری هەولێر، هەموو لایەکتان مامۆستایانی قەدرگران، هەموو لایەکتان زۆر زۆر بەخێر بن سەر و سەرچاوان. بەخێر بن بۆ کۆڕبەندی زانستی هاوبەشی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و ڕاوێژکاری نازی منداڵان. بەناونیشانی منداڵ ئایندەیە، هەنگاوێک بەرەو گەشە پێدانی منداڵان کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی کوردستان لە ڕۆژی جیهانی منداڵان لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. ئەم کۆڕبەندە دەرفەتێکی گرنگە بۆ گەنگەشەی ڕەوشی پەروەردەی ئاینی و تەندروستی منداڵانی کوردستان و دیاریکردنی نەخشەڕەی گونجاو بۆ گەشەپێدانیان لە چوارچێوەی گفتوگۆیەکی تایبەت و زانستیدا. بەو بۆنەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی سەرجەم منداڵە چاوگەشەکانی کوردستان دەکەین. ئومێد دەکەین لە باوەشی پرسۆزی دایک و باوک و باوەشی کوردستانی نیشتیمان هەمیشە لە گەشەدا بن. ئامادەبوانی بەڕێز، ئێستاش بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن بەڕێز مامۆستا مازن با جەنابیان بفەرموێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ويوم نسير الجبال وترى الأرض بارزة وحشرناهم فلم نغادر منهم أحدا وعرضوا على ربك صفا لقد جئتمونا كما خلقناكم أول مرة بل زعمتم أن لن نجعل لكم موعدا. ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. صدق الله العظيم.
بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی، زۆر بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی، زۆر بەڕێز دکتۆرە مونا یاقۆ سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان، میوانانی قەدرگران، مامۆستایانی بەڕێز، ئامادەبوانی هێژا، مامۆستایانی زانکۆ، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خوشکانی بەڕێز، خۆشحاڵ و بەختەوەرین کەوا ئیمڕۆ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست داین لە ڕۆژی جیهانی منداڵان بەم کۆربەندە زانستیە ئەکادیمیە لە خزمەت بابەتێکی زۆر زۆر گرنگ و هەستیار داین، ئەویشیان شێوەی پەروەردەکردنی منداڵ و دەستنیشانکردنی ئایندەی پەروەردەکردنی منداڵ بە تایبەتی لە بواری ئاینی، لە بواری دەرونی، لە بواری تەندروستی، لە بواری کۆمەڵایەتی کە لەم کۆربەندەیە قسە و گفتوگۆی لێ ئەکرێت. هەمومان دەزانین منداڵ ئەمانەتێکی گەورەی خوای پەروەردیگارە. خوای پەروەردیگار مناڵی بە جوانی دنیا لە قەلەم داوە، بە ئەمانەتێکی گەورەی خستوتە دەست ئێمەی دایک و باوک، دەست کۆمەلگا، دەست خێزان. بۆیە زۆر گرنگە هەمومان بەو پەڕی هەستیاری، بەو پەڕی بەرپرسیارەتیش هەڵسوکەوت و تەعامل لەگەڵ منداڵەکانمان بکەین، بە شێوەیەکی جوان و تەندروست پەروەردەیان بکەین بۆ ئەوەی بتوانین ببن بە نەوەیەکی زیندوو لە ناو کۆمەلگادا. لە ڕابردوو مزگەوت مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی یەکجار گەورە و دیار و بەرچاویان هەبوو. لە سەردەمێک کە تەکنۆلۆژیان نەبوو، زانکۆ و پەیمانگایەکان و قوتابخانەکان بەم شێوە بەرفراوانە نەبوو، بەنسبەت ئێمەی موسڵمان مزگەوت مەڵبەندی پەروەردەکردنی منداڵەکانمان بوو، مامۆستایانی ئاینیش ڕۆڵێکی یەکجار گەورەیان لەو بوارە بینیوە. بەڵام لە ڕۆژگاری ئیمڕۆدا شێوازی پەروەردەکردن گۆڕاوە، ئسلوبەکان گۆڕانکاریان بەسەدا هاتووە، تەکنەلۆجیایەکی بەرفراوان هاتووتە ناو کۆمەلگای ئێمە، چۆن ئێمە بتوانین ئەم منداڵە بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکەین بۆ ئەوەی ئایندەکەی ئایندەیەکی گەش و دیار و بەرچاو بێ. هەر لەو سۆنگەیەش بوو لەگەڵ ڕاوێژکاری نازەی منداڵان دوای ئەوەی چەندین جار لەگەر برای بەڕێزمان دکتۆر محەممەد حسێن ئەم بابەتەمان گفتوگۆ کرد، گەیشتین ئەو دەرەنجامەی کە پێویستە لە کۆربەندێکی زانستی و ئەکادیمی هەندێک خەڵکی پسپۆر هەوڵ بدەن بابەتەکە شی بکەنەوە لە دیوێک، لە دیوێکی تریش بتوانرێ گرفت و هۆکارەکان دەستنیشان بکرێن بۆ ئەوەی بە باشترین شێوە پەروەردە بکرێن. دڵنیان لەوەی مامۆستایانی ئاینی ڕۆلی دیار و بەرچاویان هەبووە، هەم لە مزگەوت، هەم لە دەستگایەکانی ڕاگەیاندن، هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆلێکی ئیجابی و دیاریان هەبووە. موەسسەی دینی بەعام هەوڵی داوە جێپەنجەی پەروەردەکردنی منداڵ بایەخی پێ بدا لە وتارەکانی ڕۆژی هەینی کە لە ڕێگای بۆردی باڵای وتاری هەینی ئامادە ئەکرێت. هەوڵدراوە ماوە چەند لایەنێک کە پەیوەستی بە پەروەردەکردنی منداڵ هەبێت بایەخی پێ بدرێ. ساڵانە لەگەڵ هاتنی پشووی هاوین لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە هەمانجی یەشێتی زانایان خولەکانی فێرکردنی قورئانی پیرۆز ئامادە ئەکرێ بۆ منداڵان، بۆ ئەوەی منداڵەکانمان ئەو فەراغە و بۆشاییە کە هەیتیان لە وەرزی هاویندا لە پشووی قوتابخانەکان موەسسەی دینی بتوانێت ڕۆلێک ببینی، بەڵام پێویستی بە زیاتریش هەیە. بەڕێزان و خۆشەویستان، هەموو منداڵەکانی کوردستان شان بەشانی هاوڵاتیانی دیکەش ئازار و معانات و ئەشکەنجەیان هەیە. یەکێ لەو ئەشکەنجانە کە لە چەند ڕۆژی ڕابردوو هەستمان پێکرد ئەو بڕیارە بێویژدانەی وەزارەتی دارایی عێراق بوو کە جگەلەوەی هیچ پاشخانێکی سیاسی و قانونی و ئیداری نییە، پاشخانێکی سیاسی هەیە ویستی بە ڕۆژانی جەژن غەدر لە منداڵەکانی کوردستان بکرێ، بە شێوازی جیاجیا غەدر لە منداڵەکان ئەکرێ، هەتا ئەتوانم بڵێم تا ڕادەیەک حکوومەتی عێراقیش ڕۆلێکی هەیە لە غەدرکردن لە منداڵەکانمان. لە جەژنان منداڵان بە خۆشی و شادی دەربڕین، دڵخۆشی خۆیان دەرەبڕن، بەڵام حکوومەتی عێراق هەوڵیدا و هەوڵەدا
کە دوای ئەوەی کە ڕژێمی بەعس لە ساڵانی ڕابردوو بە تۆپ و بە دەنجی تۆپ و بۆمباران و بە بۆنی باروت و ئەوانە منداڵەکانی ئێمەی ئەزیێتەدا، ئیمڕۆ حکوومەتی عێراقیش بە سیاسەتە سەقەتەکانی هەموو هاوڵاتیانی کوردستان ئەزیێتەدا بەگشتی و منداڵانی کوردستانیش بە شێوەیەکی تایبەتی. بەڵام دڵنیان لەوەی کەوە سیاسەتە سەرکەوتووەکانی سەرکردایەتی سیاسی کورد دەتوانێت بەسەر هەموو کۆسبووتەگەرەکان ساڵ بێت، زوڵم و ستەم بە تەواوەتی لەسەر تاکەکانی کۆمەلگانە هێڵێت. دووبارە سوپاسی ئامادەبوونی هەموو لایەکتانەکەم، هیوادارم ئەو فترەیە کە لەگەڵ ئەو 6 پانێلستە بەڕێزەی کە لە خزمەتتانە بن دەتوانن زیاتر بەدید و گفتوگۆ و ڕاگۆڕینەوە بابەتەکە زیاتر دەوڵەمەند بکەن. دووبارە بەخێربێن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. لە پێناو بە دەرفەت زانینی پشووی هاوینە و پەروەردە و فێرکردن و پێگەیاندن و ڕاهێنانی منداڵان لەسەر دینداری و بەها ئاینی و کۆمەڵایەتی و نیشتیمانیەکان. دواتر یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان وەک پاڵپشتی و هەماهەنگی و گرنگیدان بە نووسراوی فەرمی وەزارەتی ئەوقاف لەسەر پشووی هاوینە و پەروەردە و فێرکردنی منداڵان نووسراوێکی ئاراستەی سەرجەم زانایانی کوردستان کرد بۆ ئەوەی هەوڵ بدەن گرنگی تەواو بە خولەکانی هاوینە لەم ساڵ بدەن لەسەر ڕێڕەوێکی شایستە و دروست و میان ڕەوانە بۆ ئەوەی تاکێکی سوودبەخش وە سەرکەوتوو بۆ ئایندەی وڵات دەربچێت. ئامادەبوانی بەڕێز، ئێستاش ئێوە وتاری ڕێزدار دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بادجەنابیان بفەرموێت. و بەنسبەت وڵاتانی ئیسلامی و بەنسبەت کوردستان بە تایبەتی ئێمە دەڵێن نزیکەی 1 ملیۆن کەس ڕۆژانی هەینی دەستە نوێژی جمعە. ڕۆڵی مامۆستایان لێرەدا زۆر ڕۆڵێکی گەورەیە، ڕۆڵی پەروەردەیی و ڕۆڵی پەروەردەکردن بە کاریگەریان لەسەر ئەو دایک و باوکانە. تەنانەت مامۆستا بێزگە لە منداڵ باسی ئافرەتیشی دەکرد کە چۆن پیاوەکە ڕێزی خێزانەکەی خۆی بگریتن، چۆن بێگومان ئەوانە هەمووی خاڵی ئەرێنینە کاریگەری لەسەر کۆمەلگا دەبیتن. قەنەعەت بکەن یەکێک لە جێژنەکان من لە خزمەت مامۆستایەکی تر بووم، بە شێوەیەک باسی خێزانی کرد بەخۆم زۆری لێ فێر بووم. بیریشم لە هەندێک مەسائل نەکردبەوە کە ئەو مامۆستایە باسی کرد. بۆیە ئەو ڕۆکە مامۆستا مەلا بەشیریش لێرەیە بۆردی وتاری هەینی ئێمە لە خزمەتتانی مامۆستا مەلا بەشیر خولی بەردەوام بۆ مامۆستایانی ئاینی بکەنەوە لەسەر مافەکانی ئافرەت، مافی منداڵ و چۆنیەتی پەروەردەکردنی خێزان. بێگومان هەمومان پێویستمان بە خولە، بەڵام لەوانەیە ئەو خولانە چەندە زیاتر و بەردەوام بن زیاتر سوودی لێوەربگیرێتن. مامۆستایانی بەڕێز، هەروەکو مامۆستا عەبدوڵڵا باسی کرد، ئەو چەند ڕۆژە هەمومان کەوتینەتە ژێر کاریگەری بابەتێک کە تەئسیری لەسەر ژیانی هەر هەمومان هەیە، بە منداڵ و بە گەورە و بچووک و بە پیر و بە پەکەوتە و بە ئافرەت و بە پیاوەوە. ئەویش ئەو بڕیارە سیاسیانەیە کە بەردەوام لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە ساڵی 2014ەوە دژی هەرێمی کوردستان دەردەچەن. بەڕێزان، ساڵی 1958 شۆڕشی چاردەی تەمووز لە عێراق بوو. ئەو کاتی جەنابی مەلا مستەفای بارزانی لە یەکێتی سۆڤیەت بوو. ئەو کات شۆڕشی چاردەی تەمووز ئومێد بەخش بوو لە بۆ هەموو گەلانی عێراق. بۆیە جەنابیان بڕیاریاندا بگەڕێنەوە کوردستان، بگەڕێنەوە عێراق. بۆ یەکەم جار لە دەستوری عێراق لە مادەی 3 زۆر گرنگ بوو باسی ئەوە کرا کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتەدا. لاپەڕەیەکی نوێ لە عێراق دەستی پێکرد، بەڵام دوای ئەوەی کە حکوومەتی عەبدولکەریم قاسم بەهێز بوو پاشگەز بۆ لە هەموو عەدەکانی خۆی. دوای ئەوە تەبیعی عەبدسەلام عارف، عەبدوڕەحمان عارف، بەعسیەکان حتا دەگاتە ساڵی 2003 دوای زیاتر لە 1000 ساڵ حکمی سونە لە عێراق حکمی شیعە هات. تەنها خاڵی کە وا دەکاتن ئێمە بتوانین تەزبیتی مافەکانی خۆمان بکەین و مافەکانی خۆمان وەربگرین یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستانە. زۆر جێگای دڵخۆشی بوو کە بینیمان فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق بەیەکەوە بە ئۆپۆزیسیۆن و بە ئەوانەی لە دەسەڵاتن پێکەوە بەرگریان لە مافەکانی کوردستان کرد. دوێنێ حزبەکان هەموو پێکەوە دانیشت بوون. بۆیە پێویستە ئێمە هەمومان قەلق نەبین لەوەی
کە ئەوەی ئێستا دەگوزارێتن غەدرە زوڵمە حکمڕانانی بەغدا دەیانەوێت لە خەڵکی کوردستان بکەن نەک هەر لە بابەتی دارایی خۆ بابەتەکە هەر داراییش نییە لە هەموو ئەوانەی لە دەستور هەیە دەیانەوێت پێشێلی مافەکانی خەڵکی کوردستان بکەن بۆیە داوا دەکەم مامۆستایانی بەڕێزی ئاینی بەبێت تەڕەدود و دوودڵیەوە دیفاع لە وڵاتی خۆیان بکەن هەروەکو لە ڕابردوش کردیتیان دیفاع لە قوارەی هەرێمی کوردستان بکەن هەروەک لە ڕابردوش کردین دڵنیا بن لەوەی ئەوە تەشقەڵەیە کە حکومڕانانی بەغدا بە هەرێمی کوردستانی دەکەن بەڵام ئاسۆش گەشە ئینشاءالله ئەو کێشانە چارەسەر دەبی و ئایندەی گەش بۆ میلەتی ئێمەیە دووبارە زۆر سپاس وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه زۆر سپاس بۆ جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی ڕاستە لە ئێستادا ڕەوشی منداڵان لە هەندێک ڕووەوە لە قۆناغێکی پێشکەوتوودایە وەک خزمەتگوزاری و پێداویستیەکانی ژیان و خوێندن و فێربوونی زمان و چات و شاشە و مۆبایل و ئایپاد و تەکنەلۆژیا بەگشتی بەڵام ڕەنگە لە ڕووی دینداری و ئەتەکێتی مامەڵە و باری دەرونی و کۆمەڵایەتی و کەسێتیەوە وەک منداڵی پێشان نەبن ئەمە شەوکارگەلێکی هەیە لە سەروی هەمووشیانەوە ئێستا زەمینە و دیزاینی ژیان بە ئاراستەی دوورکەوتنەوەی منداڵ لە خێزان و کۆمەلگە هەنگاو دەنێت و خەریکە شۆڕەشی زیری دەستکرد و تۆڕە کۆمەڵایەتیەکان و دوورکەوتنەوە لە دنیای دینداری کاری گەورە لەسەر ژیان و تێڕوانینی منداڵانمان دروست بکات ئەمەش پێویستی بە هۆشیاری پتری هەموو لایەک بە تایبەتی دایکان و باوکان هەیە بۆ ئەوەی ئایندەی منداڵانمان پارێزراو بێت ئێستاش ئێوە وتەی بەڕێوەبەر و پسپۆڕی نەخۆشی منداڵان بەڕێز دکتۆر محەممەد حەسەن وتارێک پێشکەش دەکا با جەنابیان بفەرموێت بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر پشتیوان سادق بەڕێز جەنابی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی بەڕێز دکتۆرە مونا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر مامۆستایانی ئاینی پزیشکانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز زۆر خۆشحاڵین کە لە خزمەت ئێوەی بەڕێز سەربەرزین بە پێشکەشکردنی کۆڕبەندێکی زانستی گرنگ کە دەکرێت بڵێم خزمەتێکی گەورە بە منداڵانی کوردستانی خۆشەویست دەکات ئێمە لە بواری تەندروستی وەکو پزیشکانی منداڵان پێمان وایە تەنیا چارەسەرکردنی نەخۆشی بنەمای سەرەکی و گرنگ نییە بەڵکو کارکردن لەسەر هەموو لایەنەکانی ژیان وا دەکات کە منداڵ بەرەو پێشەوە ببات ئەوەی زۆر گرنگە دەکرێت بڵێن بواری تەندروستی لەگەڵ بواری پەروەردە بەڕاستی دوو باڵی گەورە و گرنگن کە منداڵ دەتوانێت دواڕۆژی وڵاتی پێڕووناک بکاتەوە زۆر گرنگە ئێمە هەمومان چ دایک و باوک چ کۆمەڵگا چ مامۆسایان چ کەسانی شارەزا لە بواری منداڵان هەوڵ و کۆششی تەواو بدەن بۆ ئەوەی میلەتی ئێمە کە چەندین ساڵە لە جەور و ستەم دەژیت سەربەرز بێت بگاتە لووتکەی سەرکەوتن و پێشکەوتن ئێمە پێویستە لەوە دڵنیابین هەتا بایەخی تەواو بە منداڵ نەدەین نەک لە کاتی لەدایک بوونەوە بەڵکو لە ناو سکی دایکەوە و وەکو هەندێک وڵاتانی پێشکەوت و پێش ئەوەی کە پلانی سکپڕی دابندرێ بایەخ بە منداڵ نەدەین بەڕاستی دەکرێت بڵێن ناکرێت چاوەڕێی پێشکەوتنی وڵات بکەین چونکە هەر کاتێک هەر میلەتێک هەر گەلێک هەر نەتەوەیەک هەوڵیدا لە سەرەتاوە لە هەموو بوارەکانی ژیان بایەخی تەواو بە منداڵ بدات بێگومان ئەو کاتە خۆت لە لووتکەی سەرکەوتن و پێشکەوتن دەدۆزیەوە بەڕاستی زۆر سوپاسی یەکێتی زەنانی ئاینی ئیسلامی کوردستان دەکەین کە بەو پەڕی دڵسۆزی و پەرۆشەوە هاوشان لەگەڵ ڕاوێژکاری نازی منداڵان هاتنە سەر هێڵ بۆ ئەوەی ئەو کۆڕبەندە نەک بکەینە بابەتێک بەڵکو بکەینە هەنگاوی دەستپێک بیکەینە هەنگاوێک کە لێرەوە دەست پێ بکەین بایەخی تەواو بە منداڵەکەمان بدەین و ئامانجی سەرەکی ئێمە بەڕاستی ئەوەیە کە لە ڕێگەی مامۆستایانی ئاینی کە هەروەکو پێشووتر قوتابخانەی پێشکەوتن و زانست و سەرکەوتن و بەرەو پێشبردنی میلەتمان بوون و بناغەی پەروەردەکردنی هەموو سەرکردە مەزنەکانی کورد بوون هەمومان
دڵنیاین لەوەی کە هەموو سەرکردە کوردەکانی پێشوو هەمویان یان مامۆستای ئاینی بوون یانەوە تا کەسانی ئاینی بوون هەروەکو چۆن لە پێشوو ئەو ڕۆڵە گەورە بینیوە ئێستاش دەمانەوێت مامۆستایان بە هەمان شێوە ببنە سوارچاکی ئازای مەیدانەکە لە ڕێگەی وتارە بەردەوامەکانیان بتوانن کۆمەڵگە بە تەواوی هۆشیار بکەنەوە لەوەی کە دایک و باوک ئاگادار بن مامۆستایان هەموو لایەنەکان کە منداڵ بایەخ و تایبەتی و گرنگێکی زۆری هەیە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دووبارە بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم والسلام علیکم ورحمة الله ئەمانی سەرەکی ئەمە ئەوەیە بڕاستی کە لەم کۆڕبەندە زانستیە پەیامێکی جیاواز بگێنین بۆی کە تەندروستی منداڵ پەروەردەی منداڵ بایەقدانی منداڵ زۆر گرنگە و پێویستە ئێمە هەموو چینەکانی کۆمەڵگە بە تایبەتی مامۆستانی ئاینی لەسەر هێڵبن تاوەکو هۆشیارێکی گرنگ بڵاو بکەینەوە لەناو کۆمەڵگەدا کە دەبێت هەموو لایەنەکانی ژیانی منداڵ بایەخی پێ بدرێت ئەمانی سەرشمان ئەوەیە بەڕاستی کە هەم تەندروستی منداڵ بکرێتە بابەت و بایەخی پێ بدرێت و هەم لە ڕووی ئاینیەوە پێویستە کە گرنگی تەواو بە منداڵ بدەیت. سایکۆلۆژیای منداڵ یان گەشەپێدانی منداڵ چ واتایەکی هەیە و چۆن لە ڕۆی لە کۆمەڵگەدا خوێندنەوەی بۆ بکەین. بەناوی کای گەورەی میهرەبان سوپاس بۆ یەکێتی زانایان سوپاس بۆ بەڕێوەشکاری هەس بۆ کۆڕبەندە بەڕاستی کارێکی گرنگە و پێم خۆشە بەردەوام بن لەو شتانە بەردەوام بەڕاستی کەشتێکی پیرۆزە پێشەوەی دەست پێ بکەم دوو تێبینیم هەیە گەرم بۆ بکەی دکتۆر محەممەد یەکەمیان حەز نەکرد بەڕاستی بێزگە لەو مامۆستای بەڕێزانی کەرێنە یعنی کریستیانەکانش باشەکەن لە کۆمەڵگەی ئێمە بەتایبەتی لە شاری هەولێر کۆمەڵک قەشەش داوات کرا باوچکە بەڕاستی ئەو کێشەی هەمووانە ئەوجە باوەڵامێکی جناب مامۆستا عەبدوڵڵا گرەیەکی لێ بکەین لەکوێ مامۆستا لێرەمان بەڕاستی چکە کێشەی هەمووانە توش بەڕاستی ئێمە تێکە لە ناو یەک کۆمەڵگەیانە حەز نەکردووە تێبینی دووەم حەز نەکرد هەندێک منداڵیش لێرەمان بەڕاستی مەزۆر جار وەیە بابەتێک لە سەر توێژێک دەکەین بەس ئەو توێژە لێوێنینیان لە پشتەوەنە یعنی چەند وێزێک بۆ منداڵەکان وایان لایەنی کە منداڵێک لێرە وتارێکی بدا بە شتێکی باش بوو وەڵاهی داوامان کردەوە کاک دکتۆر بەڕاستی 15 منداڵ بەڵام نازانم بۆچی ئامادە بن. بەرەو ڕێزانەندە چەند گەنجن مشیمەینە منداڵمان گەورە بەڵام منداڵێکی چکێرەکە خۆتان بینە بە شتێکی باش بوو. زۆر باش ئینشەڵڵا بۆ جاری داهاتوو تێبینیانەکە بە هەندێک خراپ نییە. دەست خۆش بێت دکتۆر سوپاس. سوپاسی ئەوە دەکەم بەڕاستی وەڕێزان خۆتانم چەند دەزانن پەروەردە لە خێزان دەست پێێتەوە چکە خێزان کۆڵەکەی کۆمەلگا لەناو خێزانیشدا منداڵ ئەساسە چکە بەڕاستی ئەو منداڵەی لە داهاتوو دەبێتە پارێزەر دەبێتە مامۆستا دەبێتە دکتۆر لەبەر هەندێک زۆر گرنگە ئێمە کاتێک باسی پەروەردەی ناو خێزان دەکەین باسی پەروەردەی منداڵ بکەین پەروەردەش بە شێوەیەکی سەرەکی بەڕاستی پەیوەستە بە دەرونی منداڵ بەلایەنی سایکۆلۆژی منداڵ ئەگەر ئێمە لەلایەنی سایکۆلۆژی منداڵ تێنەگەین بەڕاستی نازانین منداڵەکان چۆن پەروەردە بکەین سایکۆلۆژیا بەڕێزان لە سادەترین پێناسەی بریتیە لەو زانستەی لە ڕەفتار و هەرسوکەوت و تێڕوانینی منداڵ دەکۆڵێتەوە کەواتە من کاتێک زانی منداڵ
چۆن بیر دەکاتەوە چۆن تێڕوانی دەکات چۆن ڕفتار دەکات ئەو وەختی ڕەنگە کار ئاسانێک بی لە بۆ پەروەردەکە هەر لێرەوەش بەڕاستی بە پێیش دەزانم جەنابی مامۆستا مەرحەمدڵا لێرە بوو خۆزگە وەزیر ئەوقافش لێرە بایە من پێشتریش داوام کردیە ئەو پێشنیازە دووبارە دەکەمەوە بابەتی دەروون ناسی و نەخۆش دەرونیەکان بکرێتە بەشێک لە پرۆگرامی مامۆستایانی بەڕێز وەکو بەشێک بێ لەو پرۆگرامی کە ئەوان دەیانبن چکە بەڕاستی گرنگە زۆرش گرنگە بەڕێزان چکە هەموو جارە من دەڵێم وتار خوێن مامۆستای ئاینی کاتێک وتاری هێنیدا یەک لە قورسترین وتارەکانی بۆ چکە دەبێ منداڵێکی 8 ساڵە تێر بگەم مامە پیرێکی 75 ساڵ تێر بگە ڕۆشنبیرێک تێر بگە لە خوێنداوەرێک تێر بگە خوێنداوەکەواتە تۆ دەبێ قسەی بکەی بەقەدەر باڵای هەموو ئەوانە بێت جا ئەوەش بەڕاستی شارەزایی لە هاتووی لێوێت کە جار وایە قسەیەک ڕەنگە لێکەوتەی هەبی لێکەوتەی دەروی لەسەر منداڵەکە هەبێت لەسەر کەسی تر هەبێت جا بەڕاستی ئەوە کارێکی دەزانم قورسە بۆ وەڕێستان هەموو هەفتانیش دووبارێکیوە دەزانم زۆر قورسە یعنی بەڕاستی خۆیانەتیتاندا شتەکە زۆر قورسە لەو بابەتەوەش زۆر گرنگە مامۆستایان بەڕاستی پرچەک بکرێن بە زانستی دەرونی چکە زانستی دەرونی بەشێکی دەتوانین بڵێن نیوەی مرۆڤەکەیە جا بۆیە بەڕاستی من پێم خۆش ئەو پێشنیازە بکرێت و بکرێتە پرۆگرامەکانی خوێندن لە هەمان کاتدا لە پەروەردەش وەزەم بەرپرسانی پەروەردەش لێرەنا ئەوە بەڕاستی پێشنیازم کرد چکە بەڕاستی ئێمە کەلێنمان زۆرە لە پەروەردەش کە دوای دێم باسی دەکەم ئەگەر قسەتم دەی دکتۆر محەممەد سایکۆلۆژیا لە چێ دەست پێ دەکات بەڕێزان سایکۆلۆژیای منداڵ لە کاتی پێگەیشتنی دایک و باوک دەست پێ دەکات لە کاتی سەرجەیی دەست پێ دەکات یعنی جێژنەوەکان باز دەکەن حاڵەتی دەرونی هەردووچیان گرنگە کاریگەری هەیە لەوەی لە کاتێکدا ئەو سەرجەیە دەکەن لەبەر هەندێک لە ڕووی زانستیەوە ئێمە دائیمەن دەڵێن پێش ئەوە کۆمەڵێک نامە هەبێت کۆمەڵێک قسەکردن هەبێت ئینجا دەست بۆ کارە بکرێن چکە ئەو وەختەش کاریگەری هەیە ئێمە هەر قسەیەک دەکەین دەبێتە کۆد لەناو هەر خانەیەکی خۆمان ئێستا من لەگەڵ بەڕێستان قسە دەکەم لەناو مێشتی من لەناو هەر خانەیەکی من ئەو حەدەسە خەزم کراوە جا بزانێت کاریگەری چەندە کەواتە من دەبێت بزانم لەو کاتەوە سایکۆلۆژیا دەست پێ دەکەم ئینجا دێ لەناو ڕەحمی منداڵ لەناو ڕەحمی دایک کاکی زۆر بە یارمەتی جەنابەت بەڕاستیەوە بابەتێکی زۆر گرنگە پێم خۆشە هەمووی کە کوڕ و کچی هەیە و بەنیازی پرۆسەی بەیەگەیشتنە ئەو خاڵە بە هەندۆر بگرێن پێم وایە کارێکی زۆر سادە و ئاسانیشە ئەوەندە قورس نییە تەنیا ڕۆشنبیری و وریایی و هەستیاریی سادەی دەوێت تاوەکو دایک و باوکی تازە فێر ببن ئێستا مامۆستایانی ئاینی یان ئەو دایک و باوکانی کە لێرە بەشدارن دەکرێ بڵین هەر لێرەوە پامێک بدەین بە کوڕ و کچە گەنجەکان کە بە تایبەتی لە سەرەتای بەیەگەیشتن و کۆبوونەوەیان گەشێکی گونجاو و ئارام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیەوە بۆ خۆیان دابین بکەن کەواتە بەڕاستی من زۆر لێکۆڵنەوە دەخوێنمەوە لە وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە بەڕاستی وڵاتی بەریتانیا کە زۆر جار لە نمونەی دێنمەوە ڕۆژی ئازادی نییە هەر دایک و باوچێک پێش ئەوەی کە بڕیار لە پەیدابوونی منداڵیان بدەن پێویستە سەردانی پزیشکی دەرونی لایانی دەرونی چارەسەرکاری دەرونی بکەن بۆچی ئەو خاڵە دەبێن کاک دکتۆر ئەو خاڵە گرنگە دەبێن کە نەمامێک دەڕوێت ئەو نەمامە تا کۆتایی ژیانی سوود بەو میلەتە بگێنن بەڕاستی ئەو خاڵێکی زۆر زۆر گرنگە ئەگەر مامۆستای ئاینی لە وتاردا باسی ئەو خاڵە بکات دەکرێت بڵام چیشە بابەتێکی سەرنجڕاکێکشە زۆر گرنگە بەڕاستی کە دەچیە وتارێک مامۆستایەک شتێک دێنێت تازەیە نوێگەری تێدایە بەڕاستی هەست بە ئاسوودەیی دەکەین هەمومان لە وتارەکانی نوێژێنی بەشدارین کە دەبینی شتێکی تازت گوێت لێ دەبێت یان هەست دەکەی ئەوە بابەتێکی خوێندوێتەوە یان ئەو مامۆستا بەڕێزە هاتووە لێکۆڵنەوە و توێژینەوەیکی جیهانی هێناوە و جەنابی مامۆستا جەعفەر بەڕاستی سوپاسی دەکەم و سوپاسی ئەو مامۆستایان تریش دەکەم کە بەو شێوەیە هەست بە ئارامی دەکەی هەست دەکەی بەڕاستی ئەو مامۆستایە دەیەوێت پەیامێکت بداتێ پەیام ئەو کاتە بە دڵ و دەروون بە دەرونێکی دروستەوە زیاتر گوێ دەگری ئەو جار کاکی تۆ ببوورە نەرەسەر تۆ دەبێ بەڕاستی بە تەسەسوکە بخوارێ اینجا کاتێک لەناو ڕەحمی دایکە ئینسان لەوێش کاریگەری زۆر بەڕێزە نەخۆشیە جەستەیەکان کاریگەری هەیە خواردنی دەرمان کاریگەری هەیە خۆراک بەدخۆراکی کاریگەری هەیە ئەوانەش گرنگتر هەمووی لایەنە دەروونەکەی دیسە توێژینەوە کرا دوو گروپیان وەرگرتووە گروپێک کۆمەڵێک ئافرەتی ئیستقبڵن کەوانە ژیانێکی پارادێکی زۆر ئارامەژی نییە 100% بەڵام زۆر ئارام
وروپێشتری وەرگرتووە لە ئەمریکای لاتینی ئەوە لەوێ زیاتر بەڕاستی مەشاکلی خێزانی زۆرە ئەوانە کە ڕۆژانە هەنی غەڵبەغەڵ و گارەگار و ئەو شتانە هەبووە سەیرا کردووە متابعان ئەو گروپی یەکەم کەوا لە ژیانێکی ئارا من منداڵەکانیان گەشەیانە ناو ڕەحمی دایک باشترە لێدانی دڵیان باشتر بووە حتا ئەگەری بابلێک عملیاتی سیزەریان قەیسەریان کەمتر بوو لەو منداڵانی ترکەوە هەمیشە مشاکل هەبووە تربەی دڵیان کەمتر بووە گەشیان ناو ڕەحمی دایکیان کەمتر بووە زۆر بەشیان ڕاستی بە کۆمپلیکیشن بڵێن بە ئالۆزی لەدایک بووە بزانە ئەوەش بەڕاستی کاریگەری بووە ئینجا لە کاتی لەدایک بوون لە کاتی لەدایک بوون بەڕێز ئینسان شتێکی هەیە ئەوش زۆر گرنگە منداڵ کاتێک لەدایک دەبی دکتۆرانی ئافرەتان دایمە دەڵێن منداڵەکە لە باوەش بدرێت شیری خۆی بداتێ ئەوە لە ڕووی جەستەیەوە زۆر گرنگە ئێمەش لە ڕووی دەرونی هەمان قسە دەکەین بەڵام ئێمە بەستمان دەرونیە بۆ منداڵەکە هەست بە ئەمام کە ئەو منداڵە نۆ مانگ لە ناو سکی دایکی بووە حەز دەکات هەر لە باوەشی دایکی بێ حتا لە ڕووی دەرونی ئەوش دیسانەوە منداڵ یەکەم دەنگ کە حەز دەکات پێویستی بی دەنجی دایکێتی دووەم دەنجی ئافرەت چکە نزیکە لە دەنجی دایکی سێم دەنجی باوکی چکە منداڵ حتا لە ناو ڕەحمی دایکەوە جێی لە دەنگەکان دەبێت